فیلمی دووراندار دوای بڵاوبوونەوەی بەش یەکەم وە بوونی ئەو بینەرە خەیاڵەی کە فیلمەکەیان بەدڵ بووە و ئەو داهاتە خەیاڵی کە بەدەستی هێنا هەمووان ترسیانەوە بۆ ئاخۆ بەشی دوم لاز ئەو چاوەڕوانیە دەبێت کە بینە چاوەڕاتی یاخودنا بەڵام لە ماوەی چکەم دوای بڵاوبوونەوەی بەشی دوم ڕێک تەقینەوەیکی زۆر گەورەتر بوو لە چاو بەشی یەکەم جا چیرۆکەکەی درێژە پێدەری بەشی یەکەمە ئەوانەی بەش یەکەمیان نەبینەوە ڤیددیۆکی تایبەت بە فیلم بەشی یەکەمی دووراندار لە کەناڵەکەم داناوە ئەوانی ئارزویان کرد ئەوانەی سەبارەت بە چیرۆکەکەی نازانن دەیانەوە بەشی دوم سیر بکەن دەتوانن سێری ڤیددیۆکە بکەن و کورتێک لە چیرۆکەکەیم باس کردووە جا بۆ چیرۆکەکەی بەشی دووەمی دووراندار ڕێک لەو شوێنە دەست پێ دەکات کە بەشی یەکەمی لێەوە کۆتایی پێیان مردین ڕەحمان و ئەوڕداوانەی کە ڕوو دەدەن بەڵام سەرەتا دەرێنەر ئەو شتەمان پیشان دەدات ئەو شتە پێشانی بینەر دەدات کە چاوەڕوانێتی ئەوش ئەو فلاشباکەی ڕابردووی حەمزەیە کە چۆن بۆتە تاوانبار و بووکوش چ شتێک بۆ کار بووە چی کردووە ڕێک ئەو شتەمان نیشان دەدات هەموو ئەو شتانەمان نیشان دەدات کە چاوەڕوانمان دەکرد لە بەشی دووەمدا بیبینین هە لە سەرەتاوە دەرێنەر زۆر زیرەکان و بە زۆر جوان ئەو شتانەمان هەموو نیشان دەدات کە پێویستمان جا دوای ئەوەی بە سەرکەوتووی دزە دەکاتنە تۆڕێکی تاوانباری بەهێز و درڕندەهی پاکستانەوە بریکاری نێنی حەمزە عەلی ئیدی ڕوبەڕووی دەرئەنجامی کارەکانی ڕابردوو دەبێتەوە و بەوەی کە دوژمنە کۆنەکان دوژمنە بەزیوەکان دەگەڕێنەوە بۆ تۆڵەکردنەوە جا لەگەڵ بەرزبوونەوەی گرژە سیاسیەکان و خیانەتە درندانەکان و پەرسەندنی پلانی تیرۆریستی کوشندە حەمزە دەبێت هەموو شتێک بخاتە مەترسیەوە بۆ ئەوەی هێرشەشی کارەساتبار بوەستێنێت لە کاتێکدا حەمزە بۆ شاردنەوەی ناسنامەی و بەهای ژیانەکەی تری دەجەنجیشندا ئەرچی حەمزە ئەوەیە ڕوبەڕووی تاوانبارەکان ببێتەوە و ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە کە خەریکن ناسنامەی ئاشکرا دەکەن وە لە هەمووشی گرنگتر دەبێت ڕوبەڕووی ئەو پلانانە ببێتەوە ئەو پلانانە شکست پێبێنێت کە دشت بە وڵاتەکەی هیندستان خەریکە جێبەجێ دەکرێت چونکە ئەگەر جێبەجێ بکرێت کارەساتی زۆر گەورە دروست دەکەن جا ئایا حەمزە دەتوانێت لە یەک کاتدا هەم وڵاتەکەی و هەم ناسنامەکەی خۆی بەشارەوەی بێڵێتەوە و وڵاتەکەی بپارێزێت دەبێت خۆتان بینەری بن لێتانی سپۆیل ناکەم جا پرسیار سەرکی ئەوەیە بۆچی هندیەکان بۆچی هێندە بە پەرۆژ بوون بۆ بینینی ئەو فیلمە بۆچی ئەو فیلمی هێندە لە لاگرنگ بوو خاڵی یەکەم هۆکاری سەرکی بۆ من بوونی ئەو هەموو ڕوودا و ڕاستەقینانە لە نێو چیرۆکی فیلمەکەدا لەوانە ڕفاندنی فرۆکەیەکی هیندستان بەسەر نشینەکانیەوە و هێرشکردنە سەر پەرلەمانی هیندستان و هێرشە گەورەکەی 26 یانزەی 2010 و بێگومان لەگەڵ بوونی کاستێکی زۆر گەورە لە نێو فیلمەکەدا دەبینی مندێک لە بینەری خۆمان فیلمەکان زۆر پێ ئاساییە بەڵام دەبین کە بینەرێکی هندی وانە بۆ چونکە بینەری هندی فیلمەکە و چیرۆکەکەی سنجی هەیە لە لای ئەوان چونکە ڕووداوەکە لە ناو خۆیاندا ڕوودا لە ناو کەسوکاری ئەوان قوربانەکان لە خۆیانە بۆیە فیلمەکە و چیرۆکەکە ڕێک ڕنگدانەوەی ئەو ئازارەی ئەوانەکە بەسەریان داهاتەوە بۆیە ئەوان زیاتر بە پۆرۆژ بوونەوە ئەوان گرنگجی فیلمەکە دەزانن گرنگجی پەیامی فیلمەکە وە چیرۆکەکە دەزانن ڕاستە بۆ من یەکێک لە باشترین فیلمە هیندیەکانە بە تایبەتی فیلمە سیقوڕیەکان ئەوە بێ هیچ شک و گومانێک بەڵام ئەوان زیاتر فیلمەکە زیاتر چیرۆکەکە و ڕووداوەکان کاریگەری زیاتر بەسەر ئەوانەوە هەیە بۆیە ئەوان زیاتر لە ئێمە بەپەرۆشن و زیاتر لە کاریگەری و ڕووداوەکان تێدەکەن بەجددی دەرێنەر زۆر زیرەکانە هاتووە ئەو ڕووداوە ڕاستەقینانەی لەگەڵ چیرۆکێکی تر سەبارەت بە ڕابردووی ڕانبیر کەسایەتی ڕانبیر لە فیلمەکەدا وە چەند وردە چیرۆکی تر زۆر بە جوانی ئەو چیرۆکانی تێکەل کردو چیرۆکێکی زۆر باشی دروست کردو بۆیە هۆکاری سەرەکی ئەو شتانێک کە باسم کرد وایان کرد کە فیلمەکە ئەو داهاتە خەیاڵێ ئەو سەرکەوتنە خەیاڵەیە ئەو بینێرە زۆرێکە لە چوادۆری خۆی کۆ کردێتەوە هۆکاری سەرەکی بوونی ئەو ڕووداوە ڕاستەقینانەیە و ئەو چیرۆکە باشی لێ دروست بووە ئەو کاستە بەهێزە جا بۆ نوانەکان ڕانڤین سینگ بەجددی یەکێک لە باشترین ئەتوانم بڵێم باشترین نواندنی خۆی لە نێو هەموو فیلمەکانی کە تێدا بەشدار بووە لەو فیلمە بووە لە فیلم یەکەم زۆر باش بوو لە بەش یەکەم و لە بەشی دۆم بەجددی تەقیەوە یەکێک لە باشترین نوانەکان لە ژیانی خۆی پێشکەش دەکاتن وە ئەرجون لە ڕۆژی خراپەکار ڕۆڵێکی زۆر باش دەجێڕێتن بۆچی باسی ئەو دوم کرد خۆی ڕۆڵەکان هەمووی باش بوون بەگشتی بەڵام ئەو دۆ چووکە دەرکەوتنیان زیاتر بوو کاریگەری زیاتریان بەسەر چیرۆکەکە هەبوو بۆیە فۆکسی زیاتریان خراپ بۆ سەر و لە ڕووی ئاکشنەوە ئاکشنێکی زۆر خێرای هەیە و ئەکشنێکی زۆر خوێناوی و زۆر ترسناچی هەیە بەجددی دیمەنی زۆر بە چێژی تێدا بووە دیمەنی زۆر کاریگەری تێدا بوو دیمەنی زۆر ترسناک و کۆهشدە زیاتری تێدا بوو
و میوزیک و گۆرانی لە بینەکەم کە گۆرانی زۆ باشی تێدا بوو میوزیک زۆر باشە لەو فیلمەدا و دیالۆگ زۆر باشە لە ئاستێکی زۆر بەرزدایە وێنەگرتنی سینەمایی باشە و فیلمەکە ئەو خێرایی خۆی دەپارێزێت کە لە سەرەتاوە تاوەکو کۆتایی دەیەوێت پێشکەش بە بینەری بکات و دەتوانم بڵێم ئەو فیلمە ڕخنەیەکی قوڵە لە حکوومەت لە کۆمەلگا لە دادپەروەری یەکسانی لە ناو سیستەمی حکومرانی هەم پاکستان و هەمیش هیندستان و زۆر بابەتی تر کە گرنگم بۆ ئێستا لەوانە بابەتی دین بابەتی سیاست بابەتی پارە بابەتی میدیا بابەتی خێزان هاوڕێتی وەفا ئینتیمان بۆ نیشتیمان هەموو ئەو بابەتانە بەجددی لێنێ ئەو فیلمەدا جێگە کرابوو وە زۆر بە جوانی ئاماژەی پێدرا بوو کە پەیامی سەرکی نوێ فیلمەکە بوونجا بۆ کۆتاییەکەی بەڵێ یەکێک لە باشترین کۆتاییەکانی هەبوو بۆ ئەو چیرۆکە کە لەگەڵ بەشی یەکەم دەستمان پێکرد هەوڕێن کەم فیلم هەیە دوای ئەو سەرکەوتنە گەورەی کە لە بەش یەکەم بەدەستێنە بتوانێت ئەو پازدانە گەورەیە بکات تاوەکو بڵێن بەشی دوم نەک جوانی بەشی یەکەمی تێک نەدا بەڵکو زۆر لە بەشی یەکەم چیرۆکەکەی نمایش کرد و وە کۆتایی پێهێنا جا ئەو فیلمم بۆ بەدڵات چونکە زۆر بە گرنگی زۆر بەوردی گرنگجی بە وردەکاریە بچووکەکان درابوو لە نێو فیلمەکە خۆمان دەزانین کە جیانی بۆلی پڕە لە فیلمی سیخۆری وە فیلمی زۆر باش کاریگەر بۆ پەیامی جوانیانێ بەڵام بۆچی بۆ من هیچیان ناگەنە ئەو فیلمە چونکە هیچیان بەقەت ئەو فیلمە گرنگیان بە وردەکاری نەداوە هیچیان وەکو ئەو فیلمە نیشانی بینەر نادەن کە سیخۆر چۆن دروست دەبێت سیخۆر چۆن پێدەگاتن کە ئەوە زۆ بۆ بینەر گرنگە کە تۆ نیشانی بدێت لێنە فیلمەکە و لە نێو چیرۆکەکەدا جا کێشەی سەرکی من لەگە فیلمەکە کاتەکەی بوو کە چەند دقەیەک لە چوار کاتژمێر کەمتر بوو فیلمێکی چوار کاتژمێری دەبێت ئێمە وەکو زنجیرە سێری بکەین بەش بە بەش فیلمەکە زۆر بوو بەڵام بەجددی ئەو خێرایی کە لە فیلمەکەدا هەبوو وای دەکرد هەست بە کاتەکەی نەکەی ڕاستە کاتەکەی زۆر بوو بەڵام بەجددی هەم چیرۆکەکەی و هەمیش ئاراستەکەنی چیرۆکەکەی و هەم نواندنەکان و هەمیش ئەو ڕووداوانە زۆر خێرا ڕوودەدەن کە چێش بە بینەر دەبەخشن جا لە هەمووی خۆشتن هاوڕێیان لە ئیش کەسێکی هندیم لەگەڵا ئەوڕۆ پرسیارم لێکرد کە گوتم فیلمەکە زۆر باش بوو بە بڕای من تۆ چۆنت بینی گوتی باشی چێ حکوومەتی هیندستان زۆر باش نیشان دەداتن و لە ڕاستیدا گەندەڵ و زۆر خراپە جاکێشەوە فیلمە لەوەدای کە هیندستان بە فریشتە نیشان دەدات وە هەموو ئەوانەی دەرەوەی هیندستان بە شەیتان وەسف دەکات و نیشانی بینەر دەکەوش ڕاستە فیلمەکە هیندیا بۆستایشی خۆیان بۆ ئازارەکانی خۆیان دروستکراوە بەڵام بەو شێوێژ ناکە تۆ هەموو گوناح و هەموو خەتابارەکان بدەیتە دوژمنەکەت چەپڵە بێک دەست لێ نادرێت تۆش دەستی دووەمیت تۆ شۆکاریت ڕێخۆشکەریت لە زۆر شتدا جا لە کۆتاییدا دەمە بڵێم کە بکوژێکمانە بوو کە حکوومەت و کۆمەلگا دروستی کرد و پاڵەوانێکمانە بوو کە لە پێناو خۆشەویستی بۆ ئەو نیشتمانی کە کردی بە بکوش دروست بوو ئەوە دیمەنێکی کۆتایی نێ فیلمەکە بەجددی دیمەنێکی بێدەنگ و زۆر کاریگەرەوە پرسیارێکی زۆر فەرسەفی قوڵ دەورژێنێ کە دەپرسێت زانیمان جەسکرات بوو بە حەمزە زانیمان چۆن بوو بە حەمزە گۆڕا بوو بە حەمزە بەڵام ئایا بۆچی حەمزە ناتوانێت ببێتەوە بە جەسکرات وەڵامێک ئەوانەی کە بینەری فیلمەکە بوون لەو بڕواایەدا مۆکو خۆم وەڵامی ئەو پرسیارە هەرێکەمان ڕەنگە بە جۆرێک بێتن بەڵام ئەو وەڵامە بەردەوام لەگەڵماندا دەمێنێتەوە جا ئەگە سەرنجێک تێ دەربارەی فیلمەکە دەربارەی یددیوەکە دەربارەی چیرۆکەکە دەربارەی ئەو سەرکەوتنە گەورەی فیلمەکە بەدەستێنەوە لە کۆمنت دەتوانانی سەرنجی خۆت بنووسی واگەرنا تا فیلمی و خوێندنەوەیشی تر دێمەلاتەن ئاسوودە خۆش بەخت بن هەر شاد بن